بینەرانی ئازیزی بەرنامەی بەکراوەی سڵاوتان لێبێت لە ئێستادا لە پەرلەمان و لە دام و دەستگاکان و تەنانەت لە ماڵەکان و شوێنە گشتیەکانیشدا باسی بودجەیە. هەندێک ڕایان وایە کە چاوەڕوانی هیچ شتێک لەم بودجەیە ناکرێت، چونکە لە بودجەیەکی 15 تریلیۆنیدا لە سەدا 70 بۆ بەکاربردن و لە سەدا 30 بۆ بەرهێنان تەرخان کراوە و بە جارێک بووین بە میلەتێکی بەرخۆری بێبەرهەم. بە جۆرێک لە ماوەی 1 ساڵدا بودجەی بەکاربردنمانی 1 تریلیۆن دینار زیادی کردووە. وەزیری دارایی دەڵێت گەر عێراق نەبێت حکوومەتی هەرێم ناتوانێت تەنها مانگێکیش موچە دابین بکات. ئاخۆ حکوومەتێک موچەی مانگێکی پێدابین نەکرێت دەتوانێت باسی جیابوونەوە و دەوڵەتداری بکات. ئایا ئەمەش بۆ ئەوە ناگەڕێتەوە کە سیاسەتی ئابووری و داراییمان لە ئامادەکردنی بودجەدا سیاسەتێکی بێ ئامانجە؟ هەموو ساڵێک بودجە لە وادەی خۆی دوا دەکەوێت و سەرڕای دواکەوتنیشی زۆر لە هاوڵاتیانیش دەڵێن تەنها ساڵێک نەمان بینی بودجە بەبێ کەلێن بێتە پارلەمان. ئایا هاوڵاتیانی هەرێم مافی خۆیان ئەگەر بڵێن حکوومەت سەرکەوتوو نەبووە لە ئامادەکردن و جێبەجێکردنی مادەکانی بودجەدا و پارلەمانیش نەیتوانیوە گفتوگۆیەکی تێروتەسەل بکات و چاودێرێکی باش بێت؟ چاودێران و ڕۆشنبیران ڕایان وایە کە پارلەمانتارانی فراکسیۆنی زۆرینە لە پارلەمان هێندەی کار بۆ جێبەجێکردنی سیاسەتی حزبەکانیان دەکەن، هێندە نوێنەرایەتی خەڵکیان نەکردووە. ئەمە تا چەند ڕاستە؟ لە بەرامبەریشدا پارلەمانتارانی ئۆپۆزیسیۆن لە باتی ئەوەی کار بۆ زیادکردنی وەبەرهێنان بکەن باسی زیادکردنی موچەی فەرمانبەران دەکەن. لەم بەرنمەیەدا باس لە هێڵاگشتیەکانی بودجە دەکەین و با شێوازێکی زانستی شیکردنەوەیەک بۆ بودجەی ئەم ساڵی هەرێمی کوردستان دەکەین. بینەرمان بن. بینەرانی عزیزی هێناڵی دووبارە ئەم کاتتان باش. وەکو لا پێشەکی بەرنمەکە ئاماژەم پێکرد، بەرنامەی ئەم ڕۆی بەکراوەی تایبەتە بە قسەکردن لەسەر بودجەی ئەم ساڵی هەرێمی کوردستان کە لە ئێستادا لە پارلەمان گفتوگۆی لەسەر دەکرێت. بۆ ئەم بەرنمەیەش میوانداری دکتۆر سەلاحەدین عوسمان پیرەبابی مامۆستای زانکۆی سەلاحەدینمان کردووە. میوانی دووهەمیشم نزار محەممەد ئەندامی دەستەی بەرگری جەماوەری لە بودجە. میوانی سێهەمیش فەیسەڵالی ئەندامی مونتەدای ئابووری کوردستان. دوامیوانیشم علی حەمەساڵح ڕێخەری ژووری ئابووری بزوتنەوەی گۆڕانە. بەڵێ بەخێراتنی ئەو میوانانەی پشمێزەکەش دەکەم کە ئەمڕۆ ئەرکیان کێشا و لە بەرنمەکە ئامادە بوون. دکتۆر بۆ پرسیاری دەستپێک دێمە لای تۆ. پێم خۆشە بۆ بینەری ڕوون بکەیتەوە، چونکە بەرنمەکە لە هەموو چین و توێژێک بینەری هەیە. بودجە چییە؟ بودجە پلانی بە پارەدانی ینی تەمویلی مەفروض وایە ساڵاکی حکوومەتوی لە ماوەی ساڵێکی داهاتوو و ئەو بودجەیە کە هەموو پێداویستیەکانی ساڵاکی حکوومەت جێبەجێ دەکا بە کوالیتی و کوانتیتی، ینی بە جۆر و بە کۆیەکی باش کە بتوانی هاوڵاتیان ڕازی بکە بە پێشکەشکردنی گشت خزمەت گوزاریەکان و پێویستیەکانی ژیان لە گشت بواری ژیان پێویستیان پێ. بڵێ ناتوانین بە شێوەیەکی تریش پێناسەی بودجە بکەین بڵین بودجە بریتیە لەو بەڵێنانەی کە لایەنەکانی ناو حکوومەت لە سەروبەندی هەڵبژارنەکانە دەیدەن بە هاوڵاتیان بۆەوەی لە بودجەیە جێگای بکەنەوە و بەڵێنەکانیان جێبەجێ بکەن. ئەو بەڵێنان لە پرۆگرامی حکوومەت خۆی دەبینیتەوە کە پرۆگرامی حکوومەت بۆ ساکردن و پەرەپێدان بە خزمەت گوزاریەکان و بە ئەرکەکانی کە لە سەرشانیتی کە ئەوە شەرعیەت دەداتە حکوومەت. شەرعیەتی حکوومەت لە چ دێ لەوەی دێکە کە بتوانی بە شێوەیەکی باش ئەرکەکانی خۆی بەرامبەر وڵات و هاوڵاتیان جێبەجێ بکات. بەڵێ ئەی حکوومەت تا چەند سەرکەوتوو بووە لە جێبەجێکردنی ئەرکەکانیدا؟ حکوومەتی مەقسەد حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەوە لێرە لەوەی وەڵامی ئەو سوالە بدەینەوە دەبی ئەمە وەکو دەڵی چاو بە هەندێک شت بخشێنینەوە. ئەوەن تا چەند سەرکەوتو بووە چەند سەرکەوتونە بۆ ئەو سوالێک کە بە ڕێژەیی و بەرە بە نمرە دەبی جواب بدەیتەوە. بەداخەوە لە کوردستان تۆژینەوەمان نییە. ئەنە منێک لە شتەکانی لە پێشەمی ڕابردوو بابەتێکم بڵاو کردەوە لە خەباتی کە گوتم یەک لە سەبەبی کە بودجە بوویتە ئەو کێشەی لە هەرێمی کوردستان ممچینە لە وڵاتێکی تر ئەو وڵاتێکی کە بڵێن وڵاتێکی تۆزێک پەرەپێدانی وەدی هێناوە تۆزێک کەرتی تایبەتی بەهێزووە خەڵک بە ئیش و ئازارەکەی ناکاوی ئەمە لە ئێمە دەکەین. لەکنەمە بەڕاستی حکوومەت لە استراتیزیەتی حکوومەت
کە ئێستا دەستی بەس هەموو سەروەتی وڵات گرتووە بەشی زۆری سامان و سەروەت لە دەست حکوومەتە بەلایەکی ترەوە ئەرچی لۆ خۆی زێدە کردووە گلەی خەلکی لۆ خۆی زێدە کردوە زیاتر خۆی هاشتە بەرپرسیارەتێک کە لە منژینە لە وڵاتێکی تر ئەو بەرپرسیاتێ نەبی لە تورکی ئەوەی نیە لە منژینە لە وڵاتێکی لە مالیزیێ ئەوەی نەبی لەبەرەوەی حکوومەت کەرتی تایبەتی پشت دەگری بە هێز دەکا کە بەششی زۆری کە ئێستا خەڵک ئەرک لە داواکاری لە حکوومەت داوادەکە کەرتی تایبەت جێبەجێ دەکاتە لەبەر هەندێک ئەرچی حکوومەت کەم دەبیتەوە ئەمە حقیقت لەوەی نەماتانیوە سەرکەوتوو بین یەک لە شتەکانی تریشکە نەمانتانی سەرکەوتی لەبەرەوەی تا ئێستا کە حکوومەت ئێمە بەڕاستی بە سیستەمێکی نوێی کاری کەرتی گشتی و کەرتی حکوومەتیش ناکەین ئەویش پلاندانانێکی نوێی گونجاوی کە بتوانین ئامانجەکان و ئاواتەکان بەباشی دەستنیشان بکەین کە ڕنگدانەوەی پێویستی کۆمەلگاوی پێویستی پەرە پێدانبی و بە پێ ئەوە شتی بۆ تەرخام بکەین لەبەر هەندێک نەوعانە پێویستیەکان لە لای بەڵێ دکتۆر دەمەوێت پێشەوەی بڕۆمە لای میوانەکانم بە کورتی ڕای خۆتم پێ بڵێ لەسەر بودجەی ئەم ساڵی هەرێمی کوردستان بەێ تێبینیەکانت چییە؟ بڵێ ئەمە تێبینیەکانم حقیقت ینی جەنابیشت لە پێشیچەکەی جێم لێ بوو کە قسەت کرد ئەمە عینی هەڵە دووبارە دەکەینەوە ئەمە زۆر زار ئێستا دەلم لە استراتیزیەتی نوێمان کە باحیسین کە توێژەر یان لایەنی کە حتا حکوومەت دەبی ئەوەندە محاولە بکەین کێشە نەمینێت چارەسەر بکەین لۆی لە داهاتوودا کێشەی نوێ باز بکەین بەداخەوە ئێمە کێشەکان لە جێی خۆی تەقی و ئەینی غەڵەت دووبارە دەکەین موزمینە هەموو ساڵی عینی قسەکان دەکەینەوە ئەوە هەر لەسەر بودجەی نییە کە دێن کۆنگرایەک بکەین لەسەر کشکردی کوستوکالی ئەینە قسەی 20 ساڵەوەی پێشکەری لەبەرەوەی هەنگاومان نییە شتمان ناڕوەکە ئەمە قۆناغێک بڕین بچینە قۆناغەکی تر کێشەی بودجە لە هەرێمی کوردستان کێشەی دام و دەستگای حکوومەتە کێشەی دانەمەزراندنی دام و دەستگەکانی حکوومەت لەسەر سیستەمێکی نوێی کارگێڕی گشتی کە مەفروض وایە ناحیە مؤسساتی بی ناحیە پرۆفیشنال بی ناحیەی هەیکەلی تەنزیمی و هەموو لایەنەکانی لە ئاستێک بی کە بتوانانی داڕێژێنەری بودجەبی یان پلانێک بی کە فعلەن کەلێن و بۆشایی لە ناوکەم بی. بەڵێ سوپاس کاک فەیسەڵ دێمە لای تۆ دکتۆر لە قسەکانی ئاماژەی بەوە کرد کە ئەم مەسەلانە چ لەسەر بودجە بێت چ لەسەر لایەنەکانی تر بێ هەموو ساڵێ دووبارە بێتەوە 20 ساڵە ئێمە قسەی لەسەرەکەینەوە ئەمە خۆی بۆ خۆی بەڵگەی ئەوە نییە کە ئەو عقلیەتەی کە بودجە ئەنووسێتەوە بودجە ئامادە ئەکات عقلیەتێکە نازانێت چیەکات بێگومان کە هەر سەیری بودجە بکە من بۆ خۆم لە 2006 تا ئێستا بودجەیەکە لە کوردستان ئەڕوا بە جۆرێک لە جۆرەکانیان بینم بودجە لە کوردستان ئامانجی نییە یعنی ئەمەیەکێکە لە کارەسەرفە گەورەکانی کە لەناو بودجەی بینی بودجەی کوردستان هیچت پێ ناڵێ کۆمەڵێک ڕقامە و داتایە ڕانی پەرلەمانێکە پەرلەمان دوای مشتومڕوو بێنەوە بەردەیەکی زۆر بەتاتی 3-4 ساڵی ئەخیر کە مشتومڕی لەسەرەکرێ بێ ئامانجە ئەڕوا و کۆمەڵێک ڕقامە زیاتر ڕوونیکەیتەوە بەستت لە ئامان چییە؟ یعنی بۆ نمونە بودجە لە هەموو دنیا ئامانجی هەیە یعنی تۆ ئامانج لە بودجە چییە؟ بودجە ئامانجی ئابووری هەیە ئامانجی کۆمەڵایەتی ئامانجی سیاسی هەیە نیشتیمانی هەیە لەبەر ینی بۆ نمونە لە ئامانجی ئابووری بودجە ئەوەیە دەبێت هاوسەنگی ئابووری پارێزێت هاوسەنگی نێوان کەرتە ئابووریەکان پارێزێت ئیش لەسەر ئەوە بکە کەرتەکان پێکەوە پەرە پێبدا باهەیەک هەمان بڕۆن بدوەکە ناکرێت کەرتێک بەرەو پێش بڕۆ کەرتێک دواکەوێت یعنی بۆ نمونە لە کوردستانە مەسەڵەن دەبینی لە ناو بودجە سەیرەکەی بڕی تەرخانکرا بۆ پیشەزازی بۆ کشت و کاڵ لە وەک نەبوون وایە لەبەرەوە نەدراوە ینی هەموو تەرکیزەکە هەموو جەخت کراوەوە لەسەر ئەوەی زۆرترین پارە تەرخان کراوە بۆ ئیدارەدانی حکوومەت ئەوەش ئیداری حکوومەت ئیدارێکی لاوازە لەبەر ئەوەی توانای جێبەجێکردی ئەوەی دێ ئێمە لە ساڵی 2008 ئیدەکمان دەرکە ینی بۆ هەر دینارێک وەبەرهێنان دینار ڕوبعێک خەرجەکەین بۆ هەر دینارێکی وەبەرهێنان دینار ڕوبعێک حکوومەت پارە خەرجەکە کەچی ناتوانێت لە 115 لە 120 یعنی لە 150 ئەو بڕێک کە تەرخانێکرێ بۆ وەبەرهێنان جێبەجێ ناکە یعنی ئێمە لە جاتی یەک دینارێک دینار ڕوبعێک خەرجەکەین بۆ دینارێک وەبەرهێنان دینارێک زیاتر دینار ڕوبعێک خەرجەکەین ناتوانین دینارەکە بەباشی بەکاربێنی ئەمە خۆی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئیدارەی ئابووری لە کوردستانە ئیدارەیەکی لاوازە داڕێژەری بەرنامەی داڕێژەری بودجە ئەوەی کە دای ئەڕێژێ بەڕاستی دەبێت ڕزگار کرێت لە چنگی ژمێریار و ئەندازیار لەبەرەوەی بۆی هەر دوڵێم ئەوەی بودجەدا ئەڕێژێ ژمێریارن ئەوەی بودجە وەبەرهێناندا ئەندازیارن لەبەرەوەی نەعقلەتی اقتصادی نەعقلەتی مالی ئەم دووە غائبە لە دانانی بودجە لەبەر ئەم دووە کە غائب بوو لە بودجە بعدە
بوردەکەی خۆر ناگری ئامانجا ئابوووریەکانی دیار نییە ئامانجا سیاسەکانی وازح نییە ئامانجا کۆمەڵایەتەکانی دیار نییە ینی بۆ نمونە ناکرێ من بۆ نمونە بێنسە خۆزگەیەکێک لە وەزارەتی دارایی لێرە لی پرسم 15 تریلیۆن دینار کە کاتە نزیک 14 میلیارد دلار چی بە کەرتی کوشتتوکاڵەڵێ چی کەرتی کوشتتوکال بەرەکوێ بە پیشەسازی بەرەکوێ بە ڕێژەی گەشەی ئابووری کۆی گەشەی ئابووری بەرەکوێ بە داهاتی تاکەکەس لە چەنەوە باتە چەند ڕێژەی هەڵاوسان بەرزەکاتەوە نزمێکاتەوە چەند ئەتوانین بۆ نمونە ئاستی هەناردە هاوردەکردنی دەرەوەمان کەم بکەینەوە یعنی ئەمانە هەموو پرسیارە هەموو ئەمانەی کە باست کرد لە بودجێ حسابی بۆ نەکراوە مەفروزە لەناو ئەزای چۆن حسابی بۆ کراوە ینی پێ بڵم حسابی بۆ نەکە کراوە بەڵام ئەمە دەبێت بە ڕوونی پێم بڵێ ئەمە ناوازح لە ڕۆشن نییە ڕەنگە من دانیشم بە دقیقی دەبێت ورد بە دیارەوە بم خەریک من پێم وانە هیچ بەنام پەرلەمانی لیان بپرسە پێ بڵێ بڵێ هەر لە پەرلەمانتاری بە هەمویانەوە لیان بپرسە بڵێ ڕێژەی گەشەی کەرتی کوشت و ئەم بودجەیە کەرتی کوشتتوکال بە ڕێژەی چەند بەرزەکاتەوە بێکاری بە ڕێژەی چەند کەمەکاتەوە یعنی مەسەلەن چەند تۆ لەم بودجەیە کەرتی تایبەتت حساب بۆ کردووە یعنی لەم بودجەیەکەی مەسەی دەکەن کەرتی تایبەت غایبە لە کوردستانە لە کاتێکدا هەرچی قیادەی حکوومەتە بە حزبەکانی شەوە هەمومان جەخ لەسەرەوەکەینەوە دەبێ ڕۆڵی کەرتی تایبەت زیادکەین ئیش لەسەرەوەکەین ئابووری بازارمان هەیە لە کاتێکدا ئەگەر تۆ بێ قیاس لەسەرەوە بکەی وڵاتێک بزانانی ئەم وڵاتە ئابووری بازار زاڵەتیایە یا ئابووری حکوومەت زاڵەتیایە بۆ دەرەکەی ڕێژەی بڕی خەرجی و وەبەرهێنانی حکوومەت زیادە هی کەرتی تایبەت زیادە بۆ دەرەکەوە بوون لێ لای کوردستانە بەشی زۆری جونگە ئابوووریەکانی وڵات بەدەستی حکوومەتە یعنی دەبینی لە بودجەکە مەسەن 170 بودجەکە باشترین بەڵگەیە بەوەی کە حکوومەت هەموو بەشی زۆری ئابوووریەکەی بەدەست خۆی گرتووە لە 180کەشی ئەوەیە کە دەبینین ینی بۆ نمونە لە راپۆرتی وەزارەتی داراییکە بۆ پەرلەمانی نردووە ئەڵێ ئەمە لە 153 ما خەرج کردووە 147 ماوەتەوە باش ئەمە دەلالەتیەوەی حکوومەت نەیتوانیوە لە ماوەیەکە سەبەبەکەشی بۆ چێگەڕێتەوە کەواتە ئەو بودجەی کە بەوە بەرهێنانیش دادێت لە خلالی ئەو ساڵەیە کە زۆر جار 6 مانگیشە ساڵی دارایی لە هەرێمی کوردستان بۆی سەرف ناکرێت گرفتەکەمان ئەمەیە لەبەر ئەوە تۆ ماوەی زەمانی جێبەجێکردنی پرۆژەکان کەمە یعنی بۆ نمونە گەرەستە بودجەی ئیمساڵ ئەم هەفتەیە جێبەجێ بکرێ ئەچێتە سەرۆکایەتی هەرێم ڕەنگە 2 هەفتەی پێ بچێ دێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەچێتەوە بۆ وەزارەتی دارایی ڕێنمایی پێدەرەکە ڕێنمایی بۆ وەزارەتەکان ئەڕوا کێ بەرپرسیارەتی ئەماگرێت هەستۆی خۆی ئەکرێمە حکوومەتە قسە لەسەر حکوومەتەکەی نەما من ئەڵێن ئیدارەی ئەم وڵاتێکی ئیدارادا کێ بەرپرسە لە ئامادەکردنی بودجە ئەو بەرپرسەلی لەبەرەوەی کە دێتەوە وەزارەتەکان ڕێنمایەکانیان بۆ دێ ڕێنمایی جاوەرە تۆ قەزا و ناحەکان بەو ڕۆتینە و ئەزمەی کە لە وڵاتی خۆمانەیە یعنی ڕەنگە ئەچێتە مانگی نۆ قەزایەک نەیزانیوە بودجەکەی لەکوێ و چۆن اینجا تەندەرین بە ئەم کارە بە چ نیەتێکە کرێ هەموو ساڵی ئێمە گوێمان لێ بێ بودجە دوا کەوتووە بودجە کەلێنی تایە ینی حکوومەت هیچ ساڵێک سوود لە تێبینیەکانی ساڵانی پێشووتر وەرناگرێت کەواتە حتممە نەبێ نیەتێکە بێ کام کارەکە نازانم نیەتەکە چێ بەڵام کێشە ئەمەیە من بۆ خۆم وەکو یەکێک مەسەن تۆزێک شارەزایم لە ئابووری هەیە و تۆزێک ماوەیەکە لەو بودجەیە مەشغوڵی ئاگادارم لەگەڵ هەموو بەڕێزانی پەرلەمانیشە یەک بە یەک بە کۆنتاکت و بەوانە بە قسە بە تەلەفۆن لەگەڵ زۆرێنە قسەم کردووە بە هەموو لیستەکانەوە ینی بۆی نەڵم هەمویان گرفتە سەرێکی کە چییە یعنی حکوومەت هیچ پاسایەک نییە حکوومەت بودجە دوا بخات من بۆ خۆم وەکو منطقی اقتصادی کە سیرێکم هیچ پاسایەک نییە بۆ حکوومەت بودجە دواخات من هیچ پاسایەک نبینمە بڵێن وڵات چاوەڕێکن وڵات عێراق بودجەی جێبەجێ نەکردووە قسە بودجە مەزەندەکردنە من مەزەندە ئەکەم لە جیاتی تەوقع بکەم حکوومەت دەم بداتێ بودجەیەکدا ئانێم لە بین 10 تریلیۆن بۆ 20 تریلیۆن دانێم بەپێی ئەولویاتێکم بودجەکەم زیادی کرد بەپێی ئەولویاتەکانم داخلی بودجەکەم ئیشی سەرەکەم چاوەڕێ ناکەم حکوومەت چاوەڕێ حکوومەتی عێراقکەم کە ئیکە ساڵی 2010 کە پەرلەمان انتخاب بژاردین پەرلەمان بۆ حکوومەت دروست بوو 2002 پەرلەمانی هەرێمی کوردستان بودجەی پێش بودجەی عێراق پەسەند کرد هیچ کێشەشمان توش نەبوو یعنی بەوەی کە پێش عێراقیش کەوتین هیچ شکارێک توشەوە نەبوون وڵا بۆ چاوەڕێکن بۆی عێراق بکەن یان نیکە ئیمساڵێک من بەڕێک نییە بڵێن وڵا حکوومەت بۆ ڕاونازمان وەزارەتی داراییمان هەیە کاگالی دێمە لای تۆ کۆمنتی تۆ لەسەر قسەکان و ئەمە ڕای تۆش نزبدا بە تعلیقت شم هەبووە من حەزەکە دوای پاش بەسەر چاو دێمەوە لات کاگالی کە هیچ کاک فەیسەڵ دەڵێ هیچ پاساوێک نییە هیچ موبەڵێرێک نییە بۆ دواخستنی بودجە کەواتە بۆ دواخێت ئەگەر هەر پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب دەوم با ئێمە قسە لەسەر ئەوە بکەین ئایا بودجەمان هەیە خود بودجەمان نییە
و پێشش قسە لەسەر بودجە بکەینە بێ پرسیاری ئەو بکەن شتێکمان هەیە ناوی وەزارەتی دارایی بێ خودت نەخێر وەزارەتی دارایی وەسیلەی و بۆ کارێکی کە بەکارێت ئەرکی وەزارەتی دارایی چییە؟ ئەرکی وەزارەتی دارایی ئەوەیە کە سیاسەتی گەشەپێدانی دارایی گشتی هەبێت ئەمیش لە ڕێگەی کۆکردنەوەی داهاتەکان پاشان داڕشتنەوەی پلان بۆ گەشەپێدانی ئەم داهاتانە پاشان سوود لەم داهاتەوە وەربگرێت بۆ تێرکردنی پێداویستەکانی خەڵک و گەشەپێدانی ئابووری گشتی واتە وەزارەتی دارایی و ئابووریە ئەبێ بەم شێوەیە بیرکاتەوە گەشەپێدانی دارایی گشتی پاشان بەهۆی گەشەپێدانی دارایی گشتی و گەشەپێدانی ئابووری گشتی لێ بکەوێتەوە کەیتر دروستکردنی زۆرترین دەرفەتی کارە کەمکردنەوەی ئاستی هاوردەکردنە زیادکردنی بەرهەمی ناوخۆیە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە شتێکمان نییە ناوی وەزارەتی دارایی بێت بۆ تاوەکو ئێستا داهاتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ناتە ناو خەزیێنەی گشتیەوە بەڵکو بۆ مەبەستی دیکە حزبی بەکارێت واتە بناغە سەرەکیەکەی بودجە کە داهاتە ناتە ناو خەزیێنەی گشتی هەرێمی کوردستان باشترین بەڵگەشمان بۆ ئەمە چییە؟ ئەم ساڵ داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بە ڕێژەی لە 3 پێکێنەری بودجەی گشتی هەرێمی کوردستانە پاشان واتەوەکەی دیارەکە لە حکوومەتی ناوەندیەوەیەت و لەگەڵ ئەو عجزەی کاڵێنە واتە لێرە وەزارەتی دارایی هیچ نەک ڕۆڵێکی نییە لە گەشەپێدانی داهاتە بەڵکو بە وەسیلەیەک بۆ بردننی ئەم داهاتە بۆ لایەنی دیکەی سیاسی واتە لێرە وەزارەتی دارایی وەسیلەیە دووەم لە ئەو خرجیانش کە بۆمانێت لە بەخاو وەزارەتی دارایی لەلایەن دوو حزبی دەسەڵاتەوە کراوە بە وەسیلەیەک بۆ ئەوەی زۆرترینی ئەم خرجیانە لە چەندین ڕێگای جیاوازەوە بخاتەوە خزمەتی حزب مەسەن بۆ نمونە یەکێتی و پارتی چۆنیان ویستی بێت لە ماوەی ڕابردووە بۆ ئێستا بە هیچ قانونیەک ڕاستەوخۆ پارەیان بردووە بۆ خۆیان کام ڕێکخراوەیان ویست بێت پارەیان لە بودجەی گشتی بۆ تەرخان کراوە دەستگا ئەعلامیەکانیان ئەوە قایمەی دەستگا ئەعلامیەکان یەکێتی و پارتیە لە بەردەستمنە ماگانە چەندێ وەرەگرن باشە؟ بەڵێ تەلەڤیزیۆن هەیە 500 ملیۆن هەموو مانگێ ڕۆژنامە هەیە لە 5 ملیۆنەوە دەست ئەمە بودجەش بەرحاڵ بەهشت ڕێگا ئەوەی کە ئێمە تێگەیشتون بەهشت ڕێگایەکێتی و پارتی بودجەی گشتیان خستوەتە خزمەتی واتە لێرە وەزارەتی دارایی وەسیلەیەکە لای یەکێتی و پارتی بۆ ئەوەی ئەمە جگەلەوەی بە هەزاران کادری حزبی ڕۆژنامەنووسی حزبی ڕۆشنبیری حزبی کارمەندی کۆمپانیا حزبیەکان بەپلەی سەربازی جۆرا و جۆر خاننشین کراون بە هەزاران کادری حزبی ئەعلامی وشی کراون بە موظفەوەی موظفن مەبەستم ئەمە هەمووی لەسەر وەزارەتی دارایی واتە کاتێک کە تۆ وەزارەتی دارایی بەم شێوەیە ئەبینرێت لەلایەن حزبەوە کە وەزارەتی دارایی لای من وەسیلەیەکە بۆ ئەوەی بەکاری بێنم زۆرترین خزمەت بکە ئیتر ئەم وەزارەتی دارایی ناتوانێت بودجە داڕێژێتەوە مەبەستی تۆ بۆ شەرعیەتدانە بەکارەکان ئەوەی ئێستا لە پەرلەمانەکرێت ئەوەی ئێستا لە پەرلەمانەکرێن پرۆسێسەی کە ئەڕوا بەڕێوە تەنیا مۆرێکە تەنیا مۆرێکە لە کۆمەڵی وەرەقە دێت بۆ ئەوەی ئەم دزی و گەندەڵی کاکرێت بە گوێرەی زانیاریەکانتان بێت بێگومان بە گوێرەی زانیاری یەکانتان و ئەو داتایانی لە بەردەستی ئێوەیە داهاتی ناوخۆ ڕێژەی چەند دەبێت داهاتی ناوخۆ ئەگەر بی خەمڵێنی زۆرە بەوتت 3% نەنە توزیف کراوە 3% داهاتی ناوخۆ پێکێنەری بودجەی گشتیە بۆ نمونە بە چۆن داهاتێکی سەرەکی من بۆ تۆ باسکەم داهاتی خاڵە سنووریەکان و باج و زەریبە ئەمساڵ بە 300 میلیارد دینار خەمڵێنداوە واتە داهاتی هەموو خاڵە سنووریەکان لەگەڵ باج و زەریبە بە 300 میلیارد لە کاتێکە مامۆسا و مامۆساش زۆر باشەزان قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە هەرێمی کوردستانە نزیکەی 3 میلیارد دلاری تێپەڕاندووە ئەو 30 میلیارد دلاری تێپەڕاندووە عفو ئەگەر ئەو کاڵانەشی لێ دەرکێ کە زەریبە باجیان لەسەر نییە مەسەن هەندێک بابەتی و بەرێنانوانە زیاترە بێ لە 1 میلیارد دلار بە 8 ڕێگا داهاتی نەوتێتە هەرێمی کوردستان یعنی هەر ئەوە نییە خەڵکەرە تەنکەر بۆ نمونە تەنیا بە پێ و خەمڵانانەی کە ئێمە کردومانە تەنیا ئەوەی پێ و تێشیرینی گرێبەستەکان کە هاتووە و دێت ئێمە ناڵین هەمووی هاتووە کە هاتووە و دێت بەشێکی بە پرۆژێکی نزیکەی 7 میلیارد و 500 میلیۆن دلارە ئەمە جگەل لە ئەو هەموو باجە جۆرە و جۆرەی کە وەرگیراوە باجی ڕووی زەویە هەموو باجەکانی تر لە کۆمپانیەکانی بواری وەبەرهێنانی نەوت ئەمە جگەلەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان لە 120 بۆ 25 هەموو داهاتێکی ئەو شەریکانی کە بەرهەمێنێن بۆ حکومەتی هەرێمی کوردستانە واتە داهاتی نەوت بەگشتی کەەوەی ئێمە خەمڵاندومانە لە ماوەی ڕابردۆ بۆ ئێستا نزیکەی 14 میلیارد دلار بەڵام ئەمە خەمڵاندنە ڕەنگە 12 میلیارد دلار بێت ڕەنگە 15 بێت ئەمە دقیق نییە چکە ئێمە تەنها تەخمینێکە ئەمە تەخمینە بەو هەشت ڕێگا خەمڵاندانە بۆ نمونە ئێمە شتێکمان کرده بوو لە ساڵی 2002 بۆ ساری عفو 2011 کۆی ئەو ئۆتۆمبیلانی هاتووە هەرێمی کوردستان نزیکەی 450,000 ئۆتۆمبیل بووە لە خاڵە سنووریەکان پارەیەکیان لێوەرگیراوە پێدانی ژمارەش پارێکیان لێوەرگیراوە تەنیا ئەمانەمانیێناوەتەوە نزیکەی 900 میلیۆن
دلار بووە ئەوەی هاتوۆتە خەزێنەی گشتی کەمتر بۆ لە 100 ملیۆن دلار ینی زۆرە بەرحاڵواتر لەلایەک ینی ئەگەر کات کەیشتە ئەوەی کە بیسەلمێنین داهاتی خاڵس کۆی داهات نایەتە ناو خەزێنەی گشتی و بۆچی مەبەستێ بەکار هاتووە ئەمە بابەتێکی تەواتی ئەمەی داهاتەکان یەک کێشەیە کێشەیەکی دیکەمان خەرجیەکانە کێشەیەکی دیکەمان جێبەجێنەکردنی یاسای بودجەیە ینی پەرلەمانتارەکان ئێستا ڕخنەی باشەگرن مەسەن بۆ نمونە منێک نمونە بۆ جەنابوو بێنمەوە کە کاک فەیسەڵ ساڵی ڕابردوو ڕۆڵێکی زۆر باشیە بووتە کە کەمکردنەوەی بودجەی بەکاربردن بوو بە ڕێژەی لە سەدادا زۆر باشە و دەستی خۆشە بەڵام حکوومەت بە هیچ شێوەیەک پەیوەست نەبوو بەمەوەی کە لە سەدا دەکەم بکاتەوە بەڵکو زیادە ڕەویشی کرد لەسەر خەرجەکانی بواری بەکاربردن لە کۆی گشتی ساڵی ڕابردووە ئەوەی بۆ پرۆژەی هەرێمی کوردستان خەرجکراوە تەنیا نزیکەی لە 16 بودجەی گشتیە ئەو لە 16 12 تێبینی گەورەی لەسرە واتە 12 تێبینی نەک لەسەر 12 پرۆژە 12 تێبینی لەسەر کۆی گشتی پرۆژەکان کە گەر دەرفەتە بێ قسەی لەسەرەکەین دێمەوە لات کاگالی بەس قسەی خۆتە بیر نەچێتەوە بەردەوامە بم لەگەڵتانە کاک نزار دێمە لای تۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر کە هەر بودجە دواکەوتووە و کەلێنی تیابووە ئێوە ئەستان دەستەیەکتان بەناوی دەستەی بەرگری جەماوەری لە بودجە ڕاگەیاند بە شێوەیەکی گشتی تێبینیتان چییە لەسەر بودجە و هەست ناکەن هێشتانەتان زانی بوو ناوەڕۆکی بودجە چیە و شتەکان چۆنەیەوە هەستان بە دامەزراندنی ئەم دەستەیە بۆیە زۆر جار لایەنەکانی دەسەڵات نیشانی پرسیارتان لەسەردانێن ئەڵێن بڵین لایەنێکەیە کە تەشجیعیانەکات بۆ ئەوەی جارێکی تر خۆپیشاندان دەست پێ بکاتەوە حەزەکەم بۆمان ڕووکەیتەوە من لە قسەکەی ئاخرتەوە دەست پێ بکەم حەزەکەم هەموو لایەنەکان خەڵک تەشجیعکەن بۆی کەوا بزانن بودجە چییە و هەموو لایەنەکان خەڵک تەشجیعکەن بۆی کە داوای مافی خۆیان بکەن و بزانن مافەکانیان چییە و مافانە چۆن بەهدەر دەبڕێ ئێمە ئەوەی ئەو دەستەیە چۆن دروست بووە یعنی هەڵقڵاوی خەڵقێکە پێشتر ئەزمونمان هەیە لە خۆپشاندانە دیسان سێرمان کرد ئەمە ئەگەر بڵین ئەم دەستەیە چۆن دروست بووە لە 19 نیسانی 2011 کە حیزبە دەسەڵاتدارەکان بە گاز و بە زەبری هێز خۆپشاندانەکانیان سەرکوت کرد ئەمە دیسان جارێکتر خۆپشاندان دروست بووەوە بۆ چونکە ئەو غەڵەت و هەڵەوشتانی کە دەسەڵات کوردێتی ئێستا بەردەوامە لەسەری کابێ خەڵکی چی بکابێ بەردەوامی لەسەر خۆپشاندان بەڵام ئاکامی خۆپیشاندانە 62 یاخود 65 ڕۆژەکەی 2011 یاخود ساڵی پارچی بوو تا ئێسەیەوە بتوان لە ڕێگەی خۆپیشاندان ئاکامی هەبووە کاکە ئاکامی هەبووە ئێستا کاتی ئەوە نییە ئەو کۆمەڵێ دەستکەوتی خۆی هەبووە لە بێدەنگی باشترە ئەمە ئێوەیە سەداتان ناوە دەتانەوێت چی بکەن ئەمڕۆ ڕۆژی شەمەیەکی ئێمان بەرنامەی ڕیکۆرد دەکەین و بڕیارە و باز دەکرێت کە ئەمڕۆ بودجە پەسەند دەکرێت گەر ئەمڕۆ بودجە پەسەند بکرێت ئێوە هەموو کوردستانیش بڕژێتە سەرجادەکان تەسەورەکەی بودجە تەسیری لەسەر بودجە هەبێت ئەگەر اعترافی هەندێک لە پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆنیش و ئەوانی تریش باسییان لەوە کردەوە کە جوڵەیەک لە شەقاما دروست بووە بۆیە کۆمەڵە تعدیلات لەناو پەرلەمانە لەسەر بودجە هاتوتە کایەوە و مفاوەزاتێک دروست بووە لەسەر تعدیلاتەکان بەڵێ ئێوە دڵتان پێیان خۆشە مەبەستم دڵمان پێی خۆش نییە بەس دڵمان بۆ خۆشە کە ئێمە ئەگەر هەڕەشەیەکی خۆپشاندان بکەین بەرامبەرەکەمان حسابمان بووەکە و ئیرادەی خەڵق بەردەوام ئەبێ بوونی هەبێت ئەیتی ئەم تعدیلاتە ئەمڕۆ لەوانەیە بچوو بێ بەیانی ئەو سیستەمەی کە ئێمە پێڵین خوارە و ئەمە وایەوانێت کۆی ئەو سیستەمە هەر بگۆڕە هەر بە ئیرادەی خەڵک ئێمە نامانەوێت تێبینیەکانتان ئەو خاڵانەی ئێوە تێبینیتان لەسەری هەیە بە شێوەیەکی گشتی گەر بۆمان ڕوونکەیتەوە کاکە ئینجان ئەزانی چۆنە یەکێ لەو تێبینانەی کە ئێمە هەست دەکەین ئەم حیزبانە بەتەواتی دەستیان خستۆتە بینەقاقای ئەم بودجێوە یاری بەو ژمارانەکەن ئێمە لە سەردەمی بەعز لە ئەنفالە ون بووین لە سەردەمی ئەم حیزبانە لە شەڕی ناوخۆیە ئێستا ناو ژمارەیە ون بووین ئێمە پێمان وایە ئەم ئەوی کە دانراوە کۆمەڵێ ئەرقامی وای هێناوەتەکایەوە کە ئێمە بەڕاستی ناتوانین ڕێک نادۆزینەوە کە ئین بێت ئەمە وەمان لێکا کە جایەکە تووڕەبوونی جەماوەری ڕێکخینەوە بۆ ئەوەی کەوا خۆپشاندانێکی سەرتاسەری دروستکەین ئەوەی کە ئێمە وەڵامی پرسیارەکەی جەنابیشت ئەوەی حیزب لە هەموو لایەکەوە وەکو ئەگەر بڵین ئێمە دانیشتین ئابلۆقەیەماندا بێ حیزب ئەوە هەموو ئابلۆقی ئەم پارەی داوە و لە هیچ دەرفەتێک بەو پارەیە نادا بڕوا بۆ کەسێک بۆ ئایلەیەک کە لەسەر کۆکردنەوەی قوتوی BBC ئەژی
کە کیلۆی بە 500 دینارە و هەیە ئۆتە لە ڕۆژنامەکانە بڵاوتە ئایلەیەک بەکۆی ئایلی لەسەر ئەو هینە ئەژی ئەم ئابلۆقەی حیزبیە کە دەرفەتێک بە دزەکردنی ئەو بجێنە بۆ خەڵک لە ڕێگای چیەوەیە لە ڕێگای بۆ نمونە لە سایە چولویەکی فەرمانبەرانی کوردستان هێزە ئەمنی و چەکدارەکان و ئاسایشەکانە ئەمانە چێن ئەمە حیزب تاعینیانەکە لەو 7,000 کە دانراوە تاعین بە دیسان 3700 کەسی بۆ هەمان ئەو چین و توێژەیە ئەمە کارە ساتێکە ئەن تو هەر واز لەوەش بێنە کە ئەمانە شار کوڕێ میلەتەن با لەو بجێ بڵین تاعین بن و با زۆری نەژبن کە ئەمە شتێکی زۆر سیر و سەمەری ئەو برادران لەوانێ بزانن چۆنە بێت یەک چین بەس بۆ هێزە یعنن تۆ ئەم هەموو چین و توێژە هەیە لە کۆمەلگایە کۆمەلگا پێویستی بەم هەموو پێچکەیە هەیە کە بڕات بۆچی لە یەک پێچکیانە ئەمە بۆ لە بن بە پاسەوانی خەڵکەکە تاکە کەس فەوجی هەیە بۆ خزمەتی خۆیان بەکارێن ئەگەر بژڵین ئەمانە قەیناکە کوڕی ئەم میلەتەن و بە دەرفەتیان هەبێت لەوێ دامەزن کارە ساتێکی تریان دروست کردووە کە هەموو ماڵێک چەکی تیاابێ و هەموو ماڵێک یعنن ئێستا لە هەموو 22 سعات جارێکە یەکێک یان برینار بیان نەکوژێت سەبەبی چیانەوە یەکێکە لە هەڵەکانی حیزب کە ئەبێ ئێمە بەچایەکی زۆر یعنن ئەبێ بەچایەکی زۆر ورتر سەیری ئەم ئیشانە بکەین یعنی لە 4 مانگی ئەم ساڵدا بەس لە هەولێردا 127 کەس بەگولە برینار بوون وە کوژراویشن بێژگەر ئەم هەموو کێشە کۆمەڵەکە جاری وایە بەڵێ ئەمە بوجەکەیە بینەوە سەر ئێوە لەسەر بودجە چیە گەر بە دیاریکراوەی پێم بڵێ چین ئەو قسانەی ئێوە کە لەسەر بودجاتانە چین ئەو خاڵانەی لەناو بودجە کەوای لە ئێوە کردووە بیر لەوە بکەنەوە جارێکی تر خۆپیشاندان دەست پێ دەڵێن دەستگای زانیاری و دەستگای پاراستن دوو ناوزراو لە ناو کۆمەلگای کوردیا 318 ملیارد دیناری بۆ تەرخانکراوە لە کاتێکدا ئەوەی کە نان و پیازی پێوە ئەخوێ ناوچە دابڕاوەکانە 7 ملیاری بۆ دانراوە وە لە 2011 شاهیچیشی بۆ سەرف نەکراوە یەک دقە بەستی ئەو دەستگایانە دوان نەکەوتووە هی ناوچە دابڕاوەکان کە ئێستا دیسانیانە گەنج هەڵخەڵەتێنەوە خەڵق شعوری نەتەوەیی خەڵق هین بن خوتولکە بن ئەڵێ ئەمە سوودی مالکی تایە و کەرکووکمانە دەست دەرەچێ ئەی باشە بۆچی بۆ دەستگای زانیاری و پاراستنەکانی خۆتان 318 ملیارد دینار دائەنرێت و دوان ناکەوێت بەڵام بۆ ئەو ناوچانەی کە ئێوە هەمووشە بەڵێ سەری ئەمانە دوای ناوبڕەکە بەردەوام بین بینەرانی عزیز ناوبڕێک و بەردەوام ببین لەگەڵتان.